بەڵێ چاوان دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەی ئەمڕۆی بەیانی کورسات نیوز. ماوەیە کە سوپای عێراق سەرقاڵی دانانەوەی سەربازگەیەکە لە گوندی تۆپزاوای سنووری پارێزگای کەرکووک کە دەکەوێتە هەمان ئەو سەربازگەی پێشوو یاخود پێشووی تۆپزاوە و ڕێکخراوی چالاگوانانیش دایانێت ڕێگری لەو کاری سوپای عێراق بکەن و دایانوێت ئەو شوێنە بکرێتە مۆنۆمنت نەک سەربازگە کە شوێنی کۆکردنەوەی ئەنفالکراوانە و مێژوویەکی کارە ساتباری وڵات دەنووسێتەوە. بۆ هەوڵەکانی ڕێگریکردن لەو کارە لە ستۆدیۆکانمان لە کەرکووک و میانداری بەڕێز هێمن حەسیب چالاگوانی بواری ڕوبەڕوونەوەی جێنۆسایدمان کردووە. کاک هێمن بەیانیت باش، من ئەمەیە پرسیاری ئەوە بکەم کە ئایا ئەم هەنگاوەی سوپای عێراق بۆچی لە ئێستادا دەینێت بۆ ئەوەی کە ئەو شوێنە بکاتە سەربازگە؟ سپاس بەیانی ئێوە و تەواوی بینەرانی کەناڵی کورساتیش باش. سپاس بۆم دەرفەتە دیارە بەداخەوە ماوەیە کە سوپای عێراق جارێکی تر هاتووەتەوە گوندی تۆپزاوە و دەیەوێت لەو سەربازگەی کە پێشووتر ئەنفالکراوان لە ناوچە جیاجیەکان کە کۆکراونەتەوە هێنراونەتە سەربازگەی تۆپزاوە لەوێ دواتر دوای ئەوەی ژن و منداڵ لەگەڵ پیا و گەنج جیا کراونەتەوە لێو بەرەو باڵێن بەداخەوە بەرەو گۆڕەوە کۆمەڵەکان و زیندە بە چاڵکردن بردراون. بەداخەوە سوپای عێراق تا ئێستا سوپایەکی نیشتیمانی نییە، سوپایەکە بە هەمان عەقڵێتی فاشیستی پێشوو بەڕێوەچێ و نەیتوانێت جیاوازی بکە جیاواز بێ لەو سوپایی کە پێشتر هەیە و ناتوانێت جیاکاری بکە لەوەی کە ئەو سوپایە لە پێشتر لێرە چی کردووە و چی نەکردووە و مراعاتی قوربانیانی پرۆسەی ئەنفالکە و مراعاتی کە سوکاری ئەنفالکە و من نەک ئەمە هەر بابەتێکی تر کە چاوەڕانەکرێ سوپای عێراق بکرێ بە تایبەتی کە ئێمە ساڵەهای داواکەین عێراق بێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی بۆی ڕێگری لە بەشێک لەم پرۆسانە بکرێ بۆی سوپا بکرێ بە سوپایەکی دامەزراوەی بەداخەوە چکم بە ئەندامبوون لە دادگای تاوانی نێودەوڵەتی پێویست بەواکە کە عێراق پێداچوونەوە بۆ کۆمەڵی یاسای ناوخۆی بکە بۆیە کە ئەمە ناکرێت عێراق ئامادە نێ بێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی هەموو بابەتێک ئەگەری هەیەەوە بۆ خۆی ئەم بابەتە کە دیارێکی تر دێتەوە ئەم سەربازگەیە دیارێکی تر دەکەیتەوە بە مەعسکەر بۆ خۆی پێشێلکاریەکی زەقی بڕیاری دادگایی باڵای تاوانەکانی عێراق لە دۆسەی ئەنفالدا کە بڕیاری داوا ئەنفال دۆسێکی جینۆسایدا و دەبێ قەرەبووی معنەوی قوربانیان بکرێتەوە. قەرەبووی یەکێک لە بابەتەکانی قەرەبووی معنەوی ئەوەیە کە تۆ بەڵگەنامەکان و ئەوانەی کە لەو تاوانە ئەنجام دراوە بپارێزرێەوە وەک دۆکۆمنتێک بێڵیتەوە. ئەمە یەکێکە لەوانەیە کە عێراق خۆی نەک پابەندی یاسای نێودەوڵەتی نیە تەنانەت پابەندی بڕیاری دادگاکانی خۆشی نییە. بەڵێ کاکێ من ئەو بڕیارە لە کێکەوە دراوە تا ئێستا هیچ هەنگاوێک لە جێبەجێکردنی بە سەربازگەکردنی ئەو شوێنە کراوە؟ بەڵێ تاوان ئەو بڕیارەت نێزگەی 20 ڕۆژێکە دەرچووە ینی لە تقریبن لە بیدای ئۆکتۆبەرەوە لە بیدای مانکی دەوە دەرچووە بەداخەوە تا ئێستا هەوڵێکی جددی نەدراوە بۆەوەی کە با بڵین ڕوبەڕووی ئەو بڕیارە برێتەوە ئەو بڕیارە ڕاگیرێ هەندێک هەوڵی تا کەسی دراوە ئێمە دوێنەکە وەک 34 ڕێکخرا و 34 ڕێکخراوی بواری جینۆساید و چالاکوان و نووسەرانی ئەو بوارەکە ئەو یادداشتەمان دەرکرد تا ئاستێکی باش کاردانەوەی هەبووە کە کارکردنەکەی ئێمە ئەوە بووە کە بەلایەنە سیاسیەکان بڵین و حکوومەتی هەرێم بڵێن بە وەزارەتی شەیدان بڵێن دەبێ بێنە سەر هێڵ و بێدەنگیکردن یا کەمتەرخەمیکردن لەم بابەتە جێگای قوبوڵ نییە تا ئاستێکی باش لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم هاتوونەتە سەرخەت بەڵام گرنگ ئەوەیە ئەمە تەنها ئەوە نەبێت کە لایەنەکانی هەرێمی کوردستان بە حکوومەت و ئەحزابەوە بە بەغدا بڵێن شتێکی وا هەیە قبوڵی ناکەین بەڵکو دەوێ هێڵی سووریان بۆ دانن و سازش نەکەن لەسەر ئەم بابەتە. چکۆن ئەمە جگە لە بابەتی سەربازگە هەر خۆی کردنەوەی سەربازگە لەناو ئەو گوندا کە ئێستا 600 ماڵیتیایە ئەمە کارەسات ئەمە پێشێلکردنی مافی مرۆڤە تۆ ناکرێ باڵێن گوند و مرۆڤ و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان بکەی بە قەڵغانی معسکرێک. باشە کاکێ من ساڵانێکی زۆرە بڵێن تێپەڕیەوە بەسەرەوەی کە ئەم شوێنە بەداخەوە لە پرۆسەی بەدناوی ئەنفالە بەکارهێندا بۆ کۆکردنەوەی ئەو هاوڵاتیانی کە لە پرۆسی ئەنفالدا ڕژێمی پێشوو ئەنفالی کردن بەڵام ساڵانێکی زۆر تێپەڕیەوە بەسەر ئەوەیە
بۆچی تا ئێستا ئەو شوێنە نەکراوەتە مۆنۆمنت یا هەوڵی بۆ نەویراوە بۆی کە بکرێتە مۆنۆمنت بۆی دوجار بیر لەوە نەکرێتەوە لەلایەن حکوومەتی عێراق یاخود لەلایەن سوپای عێراق و جارێکتر بکرێتەوە بە سەربازگە. وڵات دەستەکان خۆش بێ ئەوە پرسیارێکی زۆر گرنگە یعنی ئێمە لە کەرکووکە بۆ ماوەی 14 ساڵ دەسەڵاتی ڕەهامان هەبووە و حکوومەتی هەرێم وجودی هەبووە و وزارەتی شەهیدانی هەرێم خولێک لە دەستی پارتی دیموکراتی کوردستان بووە چەند خولێک لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و ئەم بابەتە بابەتێک نییە ئێمە لە 2005 داواکەین لە وزارەتی شەهیدان لە وزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێم لە ئیدارەی ئەو کاتی کەرکووک کە ئەم بابەتێ دەبێت پارێزرێت نەک ئێرە تەنانەت ئێمە داوامانەکرد تۆ سەربازگەی قەزای دووسیش کە بەداخەوە ئەو سەربازگەی هەر تەفلیش کرا لەبەرەوەی زەویەکانی هین بەشێک لە خەڵک بوو شیاری ئەوە نەبوو چوون سەربازگەکان تەفلیش کرد و چوونەوە سەر زەویەکانی خۆیان ئەمە پرسیارە جەوهەریەکەیە بۆ حکوومەتی هەرێم بۆ وزارەتی شەهیدان نەهاتوو ئەم کارە بکە بۆ دەسەڵاتی کوردی کە دەسەڵاتێکی ڕەهای هەبووە لە کەرکووک بوو ئەمەی نەکردووە دوای ئێستاکە کە ئەمانە نەکراوە ئەمە پرسیارە جەوهەریەکەی من پێ وایە کەم تەرخەمێکی زەق هەیە بۆ لەلایەن حکوومەتی هەرێم وزارەتی شەهیدان وزارەتی ڕۆشنبیری تا ئەگاتە ئیدارەی پێشووی کەرکووک و بەداخەوە ئێمە کاتی خۆی چ ڕووفاتە بۆ لەوێ نێژراوە تەنها ڕووفاتەکانمان ناشتووە وەک خەڵغانێک بەڵام ئێمە سێسە ڕووفاتەکانمانش لێوە بێکەسی جێشتوە ینی ئەو شوێنێک کە ئێستا جارێکی تر حکوومەتی عێراق دەیەوێ بیکاتەوە بە سەربازگە و دوێنێکە قسەیەکی تریان وتوتیان ئێمە نایکەین بە سەربازگایکەین بە نەخۆشخانەیەکی عسکەری سەربازی گەورە جارێکی تر ئەمەش جێگای قبول نییە بەڵام ئێمە لەوێدا چ ڕووفاتمان هەیە بەلام عەفوەن 80 ڕووفاتمان هەیە ئەمە 80 ڕووفاتە بەبێ کەسیا چۆن نەبێ لێوە جێبێوەدانی خۆ ئەمەش بابەتێکی گرنگە. بەڵێ کاک هێمن باس لەوە کرد کە سەربازگەکە لە ناو شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیاندا دروست دەکرێت هاوڵاتیان نێو ناوچانە هەڵوێستیان چۆنە هیچ کاردانەوەیکیان هەبووە سەبارەت بە دروستکردنی سەربازگەکە؟ بەڵێ دیارە لە سەرەتادا کە سوپای عێراق هاتووتە ئەوێ لەو ناوچانە تەوان سەربازگەی تۆپزاوە لە 24 هۆڵ پێک دێ کە ئەو هۆڵانە بۆ کە شوێنی با بڵێن قوربانیانی ئەنفالی تیاکۆ کراوەتەوە جگە لە کۆمەڵە ژووری تری سەربازی کە هاتوونەتە ئەوێ و بلۆکیان داناوە بە مەستی ئەوەی جارێتتر بکرێتەوە سەربازگەوە ئەوانە خەڵکەکە کە پێیان زانیە خۆپشاندانیان کردووە و ناڕەزایان دەربڕیەوە بە شێوەیەکی کاتی سوپا لە پێش پرۆسی هەڵبژاردن ڕاوەستا بوو لە ئیشەکە بەڵام لە دوای پرۆسی هەڵبژاردنەوە جارێکی تر دەستی کردوێتەوە بە بابەتەکە بەڵام ئەمە کێشەکە لەوەیە ینی کاتی خۆی کە ئەمە سەربازگەش بوو ئەو گوندە ڕەنگە 200 ماڵ بوو بێ ئێستا و گوندە 600 ماڵە و ماڵەکان بە چواردەوری سەربازگەکەی بڵاو بوونەتەوە تۆ ناکرێ بێت لە ناو جەرگەی گوندەکەی لە ناو جەرگەی شوێنی نیشتەجێبوونە سەربازگە دروستکەی ئەمە کارە ساتە هەرچەنە ئەوان دوێنە قسەیەوەیان گۆڕیوە کە ئەماکە نەخۆشخانەیەکی ئەسکەری جارێکی ترێ ئەمەش جێگای قوبوڵ نییە نەخۆشخانەی ئەسکەری تایبەتمەندی خۆی هەیە شوێنی جگرافی خۆی هەیە و جگە لەوەی ئێمە قسەمان لەسەرەوەیە چۆن نە سلێمانی ئەم نە سوورەکە کرا بە مۆزەخانە دەبێ با بڵێن سەربازگەی تۆپزاوە کە شوێنی با بڵێن کۆکردنەوەی ئەنفالکراوانە ئێرە بکرێت بە مۆنومنت و بپارێزرێەوە کۆمەڵە شتیتیا و ڕەنگە ئێستاگا گەل لێکۆڵنەوەی وەربگری هە لە ناو سەربازگەی ڕەنگە گۆڕی بە کۆمەڵ هەبێ ڕەنگە دەیان بەڵگەنامەی تر هەبێ شاردرابێتەوە لەو شوێنە ناکری ئەم کەم تەرخەمیە ئێمە ئاوا قوبڵکەین من نای شارمەوە بە پێ و بەداتۆچونەی ئێمە کردومانە لە دوای ئەو یادداشت ئێمە دەرکراوە سەرۆکایەتی کۆمار ئاگادار کراوەتەوە تەنانەت پێشتریش دەستەی ناوچە جێناکەکانی هەرێمی کوردستان سەرۆکوەزیرانی عێراقی ئاگادار کردوێتەوە و حکوومەتی عێراقی بە ئاگادار کراوەتەوە بەڵام تا ئێستاکە هیچ ئیسیجابەیەک یا بە دەنگەوەچوونێکی نییە بۆ پرۆسەکە. بەڵێ کاکێ من تەمان تۆپزاوە یەکێکە لەو ناوچانەی کە سەر بە کەرکووکە حکوومەتی خۆجێی کەرکووک چی ئەڵێ لەو بارەوە پارێزگار یاخود پارێزگای کەرکووک ئەڵێ چی لەو بارەوە ئێوە هیچ بڵێن قسێکتان لەگەڵەوانە کردووە بۆی کە ئەوانیش چونکە لایەنی پەیوەندیدارن بۆی کە ئەم کارە ڕابگرن؟ بەڵێ دیارە ئێمە وەک چالاکوانە لەگەڵ ئیدارەی کەرکووک هیچ گفتوگۆیەکمان نەکردووە چکم ئێمە کە دوێنێ یادداشتەکەمان دەرکرد پشووە بەڵام من بۆ خۆم ومێدم نییە بۆی ئیدارەی کەرکووک ئیدارەیەک بێ ئیدارەیەکی نیشتیمانی بێ بتوانێت بەتەنگ با بڵێن کێشەکانەوە بێ ئەم ئیدارەیە بۆ خۆی ئیدارەیەکە لەسەر بنەمایەکی تا با بڵێن نەتەوەی سڕی دامەزراوە و نایەتە پێشەوە بۆ خۆی دۆخی کەرکووک دۆخێکە
ئەسکەرتارێت تیارە حکوومەکە ینی ئیدارەی کەرکووک ئێساگە گفتوگۆشی لەگەڵکەی ئەڵێەوە بڕیاری سوپای عێراقەوە بڕیارێکی سیادیە پێیوەستە بە سەرۆگاتی ئەرکانی سوپاوە ئێمە تاینین بەڵام خۆی ئەگەر مەبەستی بێ ئەمە ئیدارەیە دەتوانێت پێش لەمە بگرێەوە دەتوانێت بڵێ ئەمە ناکرێ ئەمە شوێنی قوربانیانە ئەم دۆسیە لە پەرلەمانی عێراق بڕیاری جینۆسایدی لەسەر درراوە پێشتر لە دادگایە بڕیاری لەسەر درراوە بەڵام کێشەکە لەوەیە ئەم ئیدارەیەک نییە کە ئیدارەی هەموو پێکاتەکانی کەرکووک بێ و بتوانێت بە دەنگی ئەم دۆسیەوە بێ. بەڵێ کاکێ من ئێوە پێتان وایە ئەم هەنگاوی حکوومەتی عراقی بۆتی دەگەڕێتەوە بۆتی شوێنێکی وەکو تۆبزاوە دەستنیشان دەکات بۆ ئەوی کە بیکا بە سەربازگە خەنەوەی ئێوە بۆ ئەمە چییە؟ طبعا سوپای عێراق و حکوومەتی عێراقی با بڵێن کە ئەوێ ئەمە بکاتەوە سەربازگە ڕەنگە لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکە بێ با بڵێن بتوانێت بۆ باشووری کەرکووک نزیک بێەوە چکم تۆبزاوە یەکێکە لەو گوندانەی کە زۆر نزیگە لە سنتەری شارەوە بتوانێت لەوێ سەربازگەیەکدانا لیوایەکدانە یاخود ئەوەی کە ئێستا ئەوان ناڵێم دوێنەکە قسەیەکی تریان کردووە کە ئەیکەن بە نەخۆشخانەیەکی سەربازی گەورە دانا لەوێ ڕەنگە هەندێک ئەمان جومەبەستی سیاسی هەبێت لە ڕووی تێڕوانینەوە بۆ ئایندا بۆ لە نزیگە لە شاری کەرکووک لە هەندێک بابەتی سیاسی لە کۆنتترۆلکردنی هەر دۆخێکی نەخوازراو بۆ ناو کەرکووکە ڕەنگە تێڕوانینێکی خۆی هەبێت بەڵام سوپایەک احترامی بڕیاری دادگا نەگرێ کە بڕیاری قەرەبووکردنەوەی داوە و بڕیاری قەرەبووکردنەوەی معنەوی پاراستنی ئەو شوێنەیەن ئەمە ناکرێ پێی بوترێ سوپا ئەمە یەکێکە لە بابەتەکان و حکوومەتی عێراقی حکوومەتێکی فەوزایە حکوومەتێکە ئاگای لە خۆی نییە ئەمڕۆ بڕیارێک دەرچووە بەیانی بڕیارێکی تر دەرگا احترامی بڕیارەکانی دادگای خۆی ناگرێ ینی ئەمە گەورەترین کێشەیە کە ئێمە هەمانە ئەوەی لە 12 و 13 ئۆکتۆبەرە لە کەرکووک ڕوویدا کاتێک گەڕەکەەکانی ڕەحیما و شۆرجە گەمارە دران و ڕەشبگیری کراوە تانکی سەربازی کە ئەم تانگانە دەبێت لە بەرەی جەنگا بنهێنراوە ناو کۆڵان و ماڵ و شەقامەکانەوە ئەمە ئەو سوپایەیە کە پێمانەڵێ جارێکی تر هەموو ئەگەرێکی جینۆساید بەرامبەر بە پێکاتەکانی عێراق وە کورد ئەگەرێکی واردە. بەڵێ کاکێ من ئێوە وەکو ئەو ڕێکخراوانەی کە بڵێن ئەو یاداشتی ناڕزایەتان بڵاو کردوێتەوە سەبارەت بەوەی کە ئەم سەربازگەیە ئەم شوێنە بکرێتەوە بە سەربازگە ئەگەر ئەم هەنگاوەی ئێوە بڵێن ئەنجامێکی نەبوو یاخود وەڵامێک نەبوو لەلایەن حکوومەتی عێراق یاخود ئیدارەی شارەکە هەنگاوی ترتان چییە بێ بۆ ڕێگریکردن لەم هەنگاوی سوپای عێراق؟ بەڵێ دیارە ئێمە هەموو ڕێکارێکی هەوڵەدین هەموو ڕێکارێکی مەدەنی و فشاری مەدەنی بەکاربێنین یەکێ لەو بابەتانەی ترکە ئێمە تاالوتێمان کردە لە دوای ئەم یاداشنامەیە کە ئەوەی ئێمە لە ناو سنتەری کەرکووکەوە بە خۆپیشاندانێکی جەماوری تاکو گوندی تۆبزاوە ئەو شوێنە بڕۆین کە نێزگەی ڕەنگە 10 کیلۆمەتر دوورتر بێ ینی ماوەی سنتەری شار بۆ گوندی تۆبزاوە ئەوەی کێکە لە ئەگەرەکان و خاڵی سێمانیشەوەیە کە ئێمە سکاڵا لەسەر سەرۆگۆزیرانی عێراق و سواسالاری عێراق تۆبارکەین لە دادگا کە چکوم ئەمە پێشێلکاری بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق لە دۆسەی ئەنفالە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هێمن حەسیب چالاکوانی بواری ڕوبەڕبوونەوەی جینۆساید کە ڕاستەوخۆ لە ئەستورەکانمانەوە لە شاری کەرکووک لەگەڵماندا بووی. زۆر سپاس.